خۆشەویستان ئێمە هەوڵە دەین بە بەردەوام ئەو گەنجانی کە لەم بوارانەدا کار دەکەن یاخود لە پرۆگرامی ڕۆژێکی نوێ گرنگێکی تەواو بدەین بە هەموو ئەو لایەنانی کە پەیوەندی بە ژیانی ئێمەوە هەیە. پێمان خۆشە دوابەرهەمی ئەمڕۆی پرۆگرامی ڕۆژێکی نوێ تایبەت بێ بە گروپی سنتەری چالاکی گەنجانی ڕانەیە کە بۆ ئەمڕۆ لێرە ئامادەن. ئێمە لێرەوە دەستخۆشیتان لێەکەین و بە هیوای ئەوەی کاری جوانتر و باشتر پێشکەش بکەن و هەموو ئەو گەنجانی کە لە هەر گروپێکدا کار دەکەن پەیوەندیمان پێوە بکەن لە هەر بوارێکدا بێ بۆی کێمە هەوڵ بدەین لە ڕێگەیم بەرنامەیەوە توانە و بەهرەکانیان بخینە ڕوو و پێکەوە کاتێکی خۆش و پڕ زانیاری و بەسوود لەم بەرنمەیە بەسەر بەرین. ئەگەر ئێوە ئامادە بن ئێمە لێرۆ بەرەو کۆتایی ڕێنگ پێم خۆشە دوا بابەتی خۆتان پێشکەش بێمە بکەن و مامۆستاژ لێرێ با پێکەوە لەگەڵ بینەرانی خۆشەویستە گوێمان لێ ئێوە بێت. فەرموو. نەچم شەرت بێ هەتام خوارە بێتۆ نەمردم نەگارم زارە بێتۆ نەچم شەرت بێ هەتام خوارە بێتۆ دەرونم خاڵیە وەگرەی دەناڵێ هاوارێکی چەپەر هاوارە بێتۆ هاوارێکی چەپەر هاوارە بێتۆ دەرونم خاڵیە وەگرەی دەناڵێ هاوارێکی چەپەر هاوارە بێتۆ هاوارێکی چەپەر هاوارە بێتۆ